مادە هۆشبەرەکان مەترسی گەورن لەسەر کۆمەڵگا بەکارهێنەدان و بازرگانانی ئەو بوارەش ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەو پێیەی هەرسێ دەوڵەتی تورکیا و عێراق و ئێران بە یەک دەبەستێتەوە بووە بەهێڵی گواستنەوەی مادە هۆشبەرەکان. کاریگەریەکانی ئەم جوم و جۆڵەش لەسەر دانیشتوانی ناوچەکە بە تایبەت گەنجان زیاتر دەردەکەوێت. خۆی بەدڵنیەوەمە سەر سنوورین هەموو خەڵکەوە کێشێشی نێو دەوڵەتیە هەر کێشەیەکی هەرێمی کوردستان نییە. خەڵک هەوڵی خۆی دەراتن کە مادەی هۆشبەر لە سنوورانە داخل بکاتن و دەستگاکانی ئاسایش زۆر چاوکراوانە بە چەندین جار ئەم حاڵەتانە دروست بوو لەسەر سنوورەکان گیراون و بە هەموو شێوێک هەوڵیان داوە مادەی هۆشبەر داخلی هەرێمی کوردستان بکەن، بەڵام زۆربیان دەست بەسەردا گیراون و تاوانبارانش دراونە دادگا. ئێمە ئەوانە وەکو تاوانبەر مامەڵە لەگە دەکرێن، ئەوانی کە مامەڵە بە مادەی هۆشبەر دەکرێن. بەکارهێنەرەکان هەوڵ دەدرێتن کە چارەسەرەمەوە بدۆزرێتەوە و هۆشیاری زیاتر لەناویان بڵاو بکرێتەوە. مادە هۆشبەرەکان سەرەڕای ئەوەی هۆکارن بۆ تێکچوونی شیرازەی خێزان و کۆمەڵگا، کەسی ئاڵوودەبووش دەبێتە مەترسی بۆ سەرگیان و ماڵی کەسانی دیکە. بۆیە بە دەرەجەیەک پەروەردەیەکی ئەخلاقی ئیمانی و هۆشارکردنەوەی گەنجان لە مەترسی و لە مەترسەکانی هەم تەندروستی و هەم قیامەتی کە بەڕاستی تاوانێکی زۆر زۆر گەورەیە. ئەو تاوانە گەورەی سەرچێشی بۆ زینا، بۆ قەتل، بۆ تاوانی گەورە. ئەو دوینێ و پێر لە هەولێر بیسمان چکارە ساتێک ڕوویدا کاتێک باوکێک دەستی بچیتە خوینی یەکێک لە جگەرگۆشەکانی ئەو کچە بێگوناح و بێتاوانەی ڕوحی لێساندەوە و بەهۆی ئەوەی کە کەسێکی بەکاربەری مادەی هۆشبەر بوو. بۆیە ئەگەر ڕێگری لێ نەگرێت و حکومەت گرنگی بەو بەرنامانە نەدا لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزۆن و لە ناوەندەکانی ئەعلام بە هۆشارکردنەوەی گەنجان و داخستنی ئەو هەموو شوێنە بەڕاستی بێهودەیە، مەسەلەی نێرگرەخانە و مەسازخانە و ئەو شوێنانەی کەوا بەڕاستی شوێن و مەزندەی ئەو بڵاوبوونەوەی ئەو جۆرە پەتایەن کە پەتای بەکاربردنی مادەی هۆشبەرە و بەپێی ئەو ئامارە نافەرمیانەی کە دەستپێیان کەوتون لە ماوەی ساڵی ڕابردوو 150 کیلۆ مادەی هۆشبەر لە جۆرەکانی تلیاک و مۆرفین و کۆداین و هێرۆین و کریستال و حەشیش و کراک و شیشە دەستیان بەسەرداگیراوە و نزیکەی 50 کەسی شۆک بازرگان و بەکارهێنەری مادەی هۆشبەر لە سنووری سۆران دەستگیر کراون. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.